سڵاوتان لەبێت قوتێڤارتان پێشکەش دەکەم. نوری مالکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا بەسەردانێک گەیشتە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. هیشام ڕووکابی ڕاوێژکاری باڵای نوری مالکیە بە میدیای عێراقیەکانی گوتووە ئاماج لە سەردانەکەی مالکی بۆ هەولێر دیدار و کۆبوونەوەیە لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان. ڕووکابی دەژڵێت بەشێکی دیکەی کارنامەی سەردانەکەی نوری مالکی بۆ هەولێر گفتوگۆ و دانوستانی پێگەنانی حکوومەتی نوێی عێراقە لەسەر هەر سێ پۆستە باڵاکەش کە برێتین لە پۆستەکانی سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمانی عێراق گفتوگۆ دەکات. ئاژانسی تەسنیمی سەر بە سوپای پازداران راپۆرتێکی بڵاو کردوێتەوە سەبارەت بە پێگەنانی حکوومەتی نوێی عێراق و ئاماژە بە هەندێک ناو دەکات کە کاندیدی بەهێزن بۆ پۆستی سەرۆک وەزیران. بە گوێرەی ئاژانسەکە عەبدولەمیر شەمەری وەزیری ناوخۆ و حەمید شەتەر سەرۆکی دەستگای هەواڵگیری عێراق و قاسم مەعرەجی ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق بەهێزترین کاندیدی سەرۆک وەزیرانی داهاتووی عێراقن. ئاژانسەکە دەژڵێت محەممەد شیع سودانی چانسی بۆ وەرگرتنەوەی پۆستی سەرۆک وەزیران کەم بۆتەوە. تەلەڤیزیۆنی فەرمی سووریا بڵاوی کردوێتەوە بە هەماهەنگی هێزەکانی هاوپەیمانان هەسەدە و حکوومەتی سووریا کۆبوونەتەوە و ڕێکەوتون لەسەر ڕاگررتنی گرژی و هێرش و بردومانکردنی یەکتر لە پارێزگای ڕەقا. بە گوێرەی تەلەڤیزیۆنی سووریا هەسەدا داوای کشانەوەی سوپای سووریای کردووە لەو شوێنانەی دەستی بەسەرداگرتوون. بەڵام سوپای سووریا داواکاریەکەی ڕەت کردوێتەوە. هەسەدە دەژڵێت بەڵگەیان دەستکەوتووە ژمارەك لە گروپەکانی دیمەشق هەماهەنگی ڕاستەخۆیان لەگەڵ چەکدارانی داعش هەبووە. هێزەکانی هاوپەیمانیش داوایان کردووە دۆخەکە هێور بکرێتەوە هەردوو لا پابند بن بە ڕێکەوتنی دەی ئاداری نێوانیان.